ئەگەر هاتو ملیشینا ئەوانە چارم ئەم ماڵی بۆ بەجێڵم چونکە بەڕاستی توانای جەوروستەمی ئەم باوکەم نەماوە. جامە چی بکەم برا چیم دەسەڵاتە هەڵسان و دانیشتنی دڵمان پڕ ئەکا لە حەسرەت مردنی دایکمانێنێتەوە بیش. لام وایە ئەوە هەست با بڕۆن قسەکانێ بۆ تەواوکەم لەو دی. بۆ دەرمەکەی گەورە خاڵکەرێکی ڕەزا قورسی وەکو تۆ وای لێ هاتووە لە ڕووی منا وەرگەڕێتەوە بڕۆ من بشکێنە. گوناهم چییە؟ چیم کردووە؟ کردو تەنە و کردووە من بشکێنە و بڕۆ. ئاخر گەورم چاوەڕوانی سالاری کورتانم. چاو و دەریە من تەشکا بڕۆ لە کۆڵان چاوەڕوانیکە. ناوەگێ خەفیەیەکی ناپاک لە ماڵەکەما وەک بایە پوش بچەقێ و لە هەستوو نەستما بگاو ئاگاری بوون و نەبوونم بێ بۆەوەی ڕێخۆشکا بۆ دزینی پارەکانم. ئەی قڕ بەسەرەوەی بیر لە دزینی تۆ کاتەوە جا تۆ لەوانەی شتی لێ بدزێ شەو ڕۆژ بووی بە پاسەوان و حەسحەتی ئەم ماڵە. وا سەیرە ماڵ ماڵی خۆمە حاڵ حاڵی خۆمە خەڵکی خەفیە پیا و خراپ حەقیان بەسەر منەوە چییە؟ بەخوا سەیرە ترسم ئەم کابرایە دەرچی بە جێگەی پارەکانم کردبێ. ئینشەڵڵا ناچی جارم لێ بەی گوایە پارەم دەکن و کە لە بەرات خایم کردبێ. پۆچی پارەی شاداوە هەیە؟ کەیوە ئەمە تۆ بیا بڕۆ ئەترسم بڕۆی توابێ بڕۆ من بشێنە. چا من حەقم چییە بەسەرەوەی بودەیانێ بێ خۆشکر کەس سوودی لێ نابینێ. شەیتان دەڵێ کێشم بەلا لەوتە بڕۆ لاسە بەرچاوم لاسۆ بەبینین دڵم ئیستیفراقەکە لاسۆڵێ سەرکوژی. بەڵێ باشە گەورە موارڕۆم ئاجانی دەعبا وەرە 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 پێشەوە وەرە سەرکردەی دزان ترسم شتێکە لێ دزیبم. باللهی هیچم نەدزیوە جا ئەتوانم چی بدزم؟ خوا دەستە دەستەکەی ترم دەستەکانم ئەم شەرواڵە لە ماڵی شت دزینە. گەورم باش بگەڕێ شێڕێ بۆ دزی لە پێو نەکردووە. وە هیچم نەدزیوە. شەرواڵ نییە ماڵیم بە پڕگرگەڵا بەهەشت و تیم و فڵەگرێ. باش بگەڕێ گەورم. وا گەورم خۆشی داگرت ئەو پشتێنەش بە خەڵکی شت شاردنەوەیە. دەستم وایە ڕۆژی پەی وەکو تۆم بە پشتێنە ناڵەواتی بڕۆ من بشکێنە. ئای خۆزگەم دەستم ئەبوو شتێکم لێ بدزیایە. ئەوە وتوێ چی؟ گەورم هیچ جۆم لە باسی دزی بوو. وتم پێویستە باش بگەڕێی نەوەکو شتێکە لێ دزرابێ. ئاخر منیش مەقسامەوەیە هەتی و چڕ و چاو و لە دزیەکی ئەسیلە چییە؟ خۆزگەم هەرچی پیسکە هەیە
بەتاعون بەڕشانەوە بە ئاوەڕەشە تۆبی ئەوە وترچی هەڵێم خۆزگەم هەچی پیسکە و قەمتەر لەدەم هەیە بەڕشانەوە بە ئاوەڕەشە بەتاعونە تۆبی بەڵام کێنەوانە دیارە پیسکەکان کێن ئەوانە ئەو دەنیە چەپەڵە بێغیرەتە دەم بەسراوە دەست بەسراوانی بەخیلن پیسکەن بەڵام کێن جا تۆ بۆ گەسوانەکەی لە مەخۆم تۆ بێ ئەمەوێ بزانم لەگەڵ چیا دوای لەگەڵ چیە دوام لەگەڵ خۆمە دوام بۆچی قەدەغەیە پیاوزێ بە پیسکە بووە نەوەڵا بەڵام یەکێشان بەج و تەختەی عەقڵی ناکردمە بێ لەگەڵ خۆیت بێ ئەتیو زۆر بڵێیی چاک نییە جێگەی بەڵێ باش دزیەوم بمەرەوە بلای سبرەزیوە بڕۆتی و ڕەزا قورگا پەم پێکا بڕۆ من بشتێنەتی و بڕۆ مەڵێ باشە گەورە مواڕۆم بڕۆرە دەرەوە ئابوو باتەوە ون بە لە بەرچاوم پەیرێکی ناشرینی داجانی مۆزم ئەو دەوەلا وەفەریدا بیدا وەرە نەوێری دەخبش بنێکی باڵەکە تاشتی خایم بکەی باوکم بنووکی ئەستەرخان قاسەی ئاسم جێگای بۆتمانە نین دا دۆزێتەوە و پەلامایانە خوا دایناوە ژێر ئەو و لە دیوار پەلا حەسان 10,300 لیرەی سوور 10,300 لیرەی سوور جانەکەم گەردن سافا برسی حەفلی تەنافا وا باوکە بگریا لە خورەی کافا ماشێکی تۆ بۆ من ئیسعافا لیرەکانم پولەکەی ڕۆحم تۆ بڵێ کە زانی بێت لەویا شادومەتەوە أشهدوا نهێنیم ئاشکرا کرد زمان بێڵێ ڕەحەتە تۆ بڵێ جوان لێبوو بێ چی تا دەوێ هیچمان نایە بابەجیان هیچمان نایە بابە دەمێکە لێرن ئێستا هاتین بۆ گوێتان گوێمان لە چی بابە لە کابرا کابرا بابە ڕۆڵاوەی من وتم بەخوا جۆمانە نەوەڵا جوان لێنە ناستیەکتان بیستووە بەخوا جۆمانە هیچ تێنە بۆ بابەجان پێچەتی و خوامە خۆ جوانکەی ئەزانم گوێتان لێبووە و گوێتان دووکە لە تایەفەی مشکن بەڵام بەخوا کچ و کوڕە شیرینەکەم ئەوە نەهیلاک و مانگوم ئەوە دنیاکەی خراپە ئەوە نە بە زەحمەت پەیا کرێ پارە وێردی سەر زمانمان هەر لیرە و دینارە بابەجان ئێمە دەست ناخێنە کارەباری تۆ ڕۆڵە مەقسەم ئەوەیە بەسەونە چونکە گوایە من 10,300 لیرەی سوورم هەیە ئێمە ئەمانوست سەر لەگەڵا بکەین آخر مەقسەم ئەوەیە کە نیمە وەڵڵا نیمە بیلا نیمە تەڵا نیمە باوکە جیان کەس نییە نەزانێ کە تۆ زۆر دەوڵەمەنی ئیشێ بابە من دەوڵەمەدم چێنە و دەریا ئادیانەی ئەم دیعایاتە مغریزانە بۆڵە بەسن بابەجان تۆ تۆڕەمە بە لەسەر خۆ بە ئەوە گەنجە هەڵ سێوکار لێ ناگیرێت نەگبەتی وا دیارە ئێوەش بوونەتە دوژمنم وا دیارە بوونەتە دوژمنم گوایە بەوەی بڵێ هەتا بووینێتە دوژمنێ ئەی چۆن ئەم قسانەی تۆوا لە خەڵکەکە ڕۆژێ لە ڕۆژان بێنە سەرم بۆ پارە و بمکوژن ئەی چۆن ئەی چۆن ئەم لە جوانانە و بەچی
ام كونر استعماريا نوبتي بقمار اونيا شاوليه بقمار بويلا سايزواتم بوكيتو سندر بريني وبعثم بيا بزوياني توزاني معاشك بشي منكات او معاشا اتي وفارم يزدي اجينا مو بسيم كدار ورفتارو بسي او معاشا بشي بيز روشمان ناكا اگر من قمار نكم امانم بيكري ترى الله يعوش يارمتي خوشكش مهم قمار ايضا لافعالي فسادا اگر شانس هيا ايه بولاي او بارا نبخيت ايشوا شون ايشي شون بيا بسو ديناري بربع ديناري اما يا بوتو باشا بعملية منايا سو لو قريك هتيبي تشيدري ازدادري تنبازا لو قريك اما بيا هيك تان لقلابكم بابا جاني مش هردوك ما نيقتك لقلابكي ام شادا قلت ما يا نسي بابا جاني ما نيقتك بوكي رولا مني شمقت هيك تان بوبكم بابا جان امانوي باسي هنان لقلاب كرم مني شمقت باسيو او حلاوة تان لقلكم اي بابا شنو ينام اي كتم وانا ما ساترتي اخر بابا جان باش كم بيرو راي ما لقى بيرو راي تقدر بوكو انا الرولا ما ترسن ساكية وساك زانم شتيجي وانا كم بيك تغلط بنانا الرولا بايا كيك اللي سام برسن سانارا رولا ولا ناي باوك سوا رولا بلى كتيك دي ولا مقركي خو معنا نابي قداوي اشبيت بلى بابا جان ديوما بابا جان من جبتوما شونك تكم بابا جان نموني وفاو آيتي جواني وزيرشية أرأونا آية هسكت يدي يني لفرح يا وطفوش كبطنا بحوانا لفرح يا على فريح راسة بابا جان أويدي يني هكذا تنار دنيا متوا فرماني تولى تسر مع بابا جان شون الله يواكي واكي داور يا كامران إلى آخر الزمان بلى والله شي آخر سن شون أخير بيونيبيا بابا جان او تولي شي في سفاري لعاسي او كشا شرمزار وسترنزم بي أحمق خطأ فرمو بارا أساسا بارا نبو جواني عليتي هاي رولا علم علوم أدب ودباء فن عقل إدراك يد طول نايل أمانة فالدباء بارا أساسا أي شوت أي رولا كبارا وهبو خلق حزكا احترامه بقريه بيطلين قورم لطفو هي مرحمة اليابارية يتوقفوا كتنا كريمتان فاروقو خانداني ميري قوري هم كتوشي عندك نحمتي راسا إذا توباسة بقورة هاري كرم أساسا هاي هذا والله توباسة الشيشي كبكا والله يارا غور دلتان بيويا بر يوا آوا بريار ما فيه نم شو بيه اللي بابا جان؟ فكر يقول لكم جاتر بوشي تو بابا؟ اي بوشي فكر واخريك مشكم تفكر فريق السيادة انت كتون بدر تشاور نقول عبود نايلون يا فامليا كالي يدري تموشا داوشي دعبا دعزاني مقلوب اما تيوى تواود المتأثرة كاكتم فلنتي بابا جان نتشي من الصلاة تواو إزعاج مون بدر يوا تواو وابي باتوا شانا بيه روح بلى بابا هو مسألة منهم قناعيش توش بخيريه ناوميو ناكم ناوميو نكدوي اوام با
صديق بەجی هاوڕێم گەنجە ڕفیقی خۆمە هەر ئەوا شەست و قسوورە صدیق بەس بادە ڕۆڵە صدیق باک پیاوی ناو پیاوان كامل الأوصاف دولمن نجيب صاحبي نقود ومستندات وأملاك وأهلية أبايا رشانيا لخانداني شيء مشي وجامع نديك لكاتا خميداني مضبوطي هيا شلون؟ بابا أوا بس أنا ما شوي فيها والله فيك كتب راوتوا زمانك وكانت الرويترة ديال التلغرافة بابا جان هیچ مرۆڤێکی بێکی تێگەشتۆ ڕێبێ ئەوە نامە شوو بکەم بە پیرێکی پەرکەوتە ئایا دەیرێم زمانەکە براوەتەوە ئەی هەوار ئەمە زوڵمە ماوەکە دوست لە ژێرەڵێ ئاماژێکی بکەی خۆیان عەجەب بۆ زەمانێک تێکەوتوین ئەی بابا ئەی سەلاری برا چۆن ئەوە تیوەکەرە چی لێ بکەم با ئیسلاح بێ پێوەژنێکی دەوڵانە بۆ دۆژێتەوە تۆش بۆ سدێک وەکو برایەوە هەی بابا جان تۆ بۆ تەماحی دنیا هیچ لەک نایتەوە وا جوانە وەڵڵا براوەتەوە وا سەیرە ئەمە سەیری زمانی کە ئای بۆ زەمانێک تێکەوتوین کچ بتوانێنە ڕووی پاچە وەرگەڕێتەوە دڵی دڵشاد دڵەکان دڵشاد وەرە دڵم وەرە ڕۆڵە وەرە بەڵێ ڕۆڵە بەڵێ تۆ لەو ڕۆژەوە لای من بووی بە چاوی خزمەکار سەیرم نەکردووی هەمیشە جێگای بڕوا و متمانەی من بووی گەورم ئەوە شتێکی ئاشکرایە پیاوەتی خۆتانە ئێستاش بزانە من لەسەر حەقم یا ئەم کچەم گەورم بێگومان جەنابتان لەسەر حەقن باسی چیمان کرد وەڵڵەهی نازانم گەورم بندم چۆن حکمەیەی سەیری ڕیایی و مەرایی کە لە وڵاتی ئەمە بە ئەلتەرناشات بەرەو خوارە بێتەوە گەورم تۆ عاجز مەبات و تمام هەرچی جەنابێ بێڵێ دڕ و گەوهەر لە دەمێتە دەوە ئافرین بۆیە دام کە تۆ ڕازەکەی بەڵێ ئەمە ویە فەرموو ئەمە ویە ئەم ێوارەیە بەرشنگ لە پیاوێکی دەوڵەمەنی کامل ئەوساف مارەکەم ئەمیش لەمە ناریە تۆڵێکی وەڵڵەهی گەورم من بڵێم چی نا بڵێ شتێ بڵێ پێتە ڕۆڵە بەری بەرەوە گەورم ئەڵێم بڕوا ناکەم پرشنخان بە هەڵا بشێت چۆن هەو من ڕێ پیاوێکی دەوڵەمەند وەکو صدیق باک لە ژنەکەی پێشووی هیچی بۆ نەما بێتەوە بەم ڕازی دیتر ئەم بۆ لە من ناغی پێ باشە گەورم نەختێمەوەی بەبار بیر کاتەوانێت ماوەی چی و بیرکردنەوەی چی ئەمە هەلە هەڵکەوتووە بیتاکەی یان نسیبە بە شەرەفم دەرچووە ئەدەڕایەوە من جارێکی کەس ئەوەیەکی دەوڵەمەنی وەکو صدیق بەگ لە کوێ بێت یەک منکر جازی ناوێت یعنی گەورم هیچ جازی ناوێت واوەنە نەجیباڵێ نامەی واکم زۆر پیاوە دەوڵەمەنە گەورم مادەم جازی ناوێت تازە کار لە کار ئازا و خێری پێوە خێری پێوە بێ بەڵام مەڵێ بڵاو نیە گەورم ئەڵێم شوکردن ئافرە دەبەسێتەوە بە پیاوێت و هەتا مردن مەسەلە شەریکی ژیانە لەبەرەوە بێت دەستیان هەبێت لە پاشە ڕۆژی خۆیانە پێتەڵێم جیازی ناوێ پارەی تێناسێ دەوڵەمەنە مەسەلە ئیقتیسادیە بە خێری پێوە ئیقتیسادی و ڕایەوە خێری پێوە بەڵام گەورم لەوانەشە ڕێنەکەوتنی ڕۆحی لە بینی ژن و پیا ببێتە هۆی ڕووخاندنی ئەو بنەماڵەیە و لەبەرەوە باشترە کە دەستی خۆیانی تیابێت پێتەڵێم دەستی چی و تەڕەماشی چی ئەم شیرین و فەرهادە بۆ من مێنەرەوە مەسەلەکەی کەوتم ئیقتیسادیە برایەوە خێری پێوە بێ مەسەلا وێ خێری پێوە بێ بە خێری بگەر بەڵام گەورم شتێکی کەش مەڵێت خوا پرشنخان مناڵە پردی تەحەمل نەما صدیق بەگ پیرە لەبەرەوە چۆن مناڵی وە بۆ پیرێکی پەکەوتەی وەکو صدیق بەگ پیری و گەنجی چی و برایەوە ئەڵێم ئیقتیسادیە تێگەی ئیقتیسادیە هەی بیاکەڵ بەڵێ زانم چییە چیە شتێکی زۆر مهمە مهمە و ئەساسە بەردی بناغەی دنیا و پێشکەوتنیشی لەسەر اقتصاد بەنگا سەر اقتصاد بەنگا ئەی چۆن ماڵی اقتصادم بە قورگەکەوە مهمە ئەوە ئەو گارە و لە چییە گەورم ئەڵەم پرشن خان قسەکانی باوکە ڕاستەوە قسەی بکە ئافرین ئافرین
بەنی سەگوەرە ئەترسم بزات بێ و پارەکانم بستم با بڕۆم ڕۆڵە بەڵێ ئەڕۆم ێستایەمەوە تێی دێدا بەڵێ بەڵێ چی وازانم نیازت هەیە زۆر باش گاڵتەمان پێ بکەیت فرشن چی بکەم و قڕی شۆ بەسەر خۆمان ئەگەر وام نەوتا دەریە کردم ڕێگای بزەرە بۆ ئەم شوکردنە ڕێگا هیچ ڕێگایەک نییە فرشن هیچ هەر بە ئاسانی هیچ ڕێگایەک نییە جۆ پێ فرشن ئەگەر دەوێ ڕزگارمان بێ ئەبێ خۆن نەخۆشخەیت کە دکتۆر هات هەموو درۆکانمان دەرەکەوێت هەرشم تۆ خۆن نەخۆشگار کە دکتۆر هەمەڵی هیچم نییە برێ کۆکەمە هەڵامەتمە تام لێ ئەم شتانە نەکتە باس بکە دوای دکتۆری شتێک هەر بۆ دۆجێتەوە لە گەریایە تۆقە چییە؟ ئەی ئەگەر سەر نەکەوتی ئەگەر سەر نەکەوتین فرشم ئەگەر ڕاکەین بەشەتی تۆ ڕاستی لە خۆشەویستێکە و لەبەر ئەوەش ئەدانیشی من چی پێوەڵ تۆ جۆ بگرە بۆ ئەمە بەستە پێویستە لەسەرێک کە ئەم شتانە دابنین پێویستە لەسەر کچی ساعەتی باوشی بکات چونکە مەسەلەکەی اقتصادیە فرشن خان و ئەبێ سوپاسی خوا بیکەوە خوا باوکیشی بەڕەحم و بەسەری وەکو مێرزای پێبەخشیویت ئافەرین ئافەرین قسەکانت جوانن حکمەتن فەلسەفەن عەقڵن ئیدراکن تۆ زۆر تێگەیشتووی ڕۆڵە گەورم لێشم ببوورە ئەگە هەندێک قسەی ناشرینم بەرامبەر فرشن خان کردی بێت بەعەکسەوە قسەکانت جوان ئەفوو فەلسەفەن مەنطقن بابەتن سپاس دەکەم ڕۆڵە بەڵێ تۆ پێویستە لەم ڕۆ ڕاوێشکەری ئەم کچەم بی فرشن بەڵێ بەڵێ تێگەێنی ئەسڵی مەجموعەی واشەراتی نوقسانە تێگەێنە بەڵێ بەڵێ ئەنجا ڕۆڵە بەڵێ وەکو پێم وتی بەڵێ پێی بڵێ مەسەلەکە چییە؟ جارگە ئەی مەسەلەکەمان چی بەسەر هات من پارەم پێویستە پارە نەبێ ماڵم وێرانە چونکە باوکم حەزی لەو کەسە کردووە کە خۆشەویستی منە باوکی دڵایە بەڵکو بارێک نەبێت کە مەرێ بۆ ئەم پیرانە عاشقبازی تۆ بڵێ مەبەستی چی بێ ئەوێ خۆی ڕسوا بکە یا تیز بە خەڵقەوەکە کەی عاشقبازی بۆ ئەمانە هاتووە بەڵکو ئەمە معجزە بێت و خوا هێنابێتە ڕێم تا لە چەوتی لامەست باشە بۆچی باسی خۆشەویستێکی خۆت بۆ نەکە تا بگەمە مەرامی خۆم ئەی کابراکانتیان چی کاشی خۆم یەخوا کەس نەوێتە داوی ئەم سوفەرمان یعنی هیچی پێ نەکراوە کاگمارفی دەڵاڵم دیوە وام لێکردووە زۆر بەگەردی بۆ تێبکۆشی یعنی ئەگەر ئەو بۆمان تێبکۆشێ کاتژمێرە قەرزەکەمان دەستەکەوێ بڵێ بەڵام بۆ جێبەجێکردنی پێویستە خۆ بیان بینیت و شەرت و شوتەکان بۆ بکەیت و سەنەدەکەشیان بۆ مۆرکەیت باش بەڵام تو چاوە بۆ پیاوەکە کە قەرزەکەماتێ وڵاهی کاچی خۆم مەسەلەکە ڕوا ئاسان نییە چۆن ئەم پیاوە ناوێت کەس بیبینێ ناوێت کەس ناوی بزانێ بەڵام لە بەرۆی پارەکە زۆرە ئەم ئێوارەیە لە جگایەک بینێ
بۆ ئەوەی هەیە پرسیاری لێک بۆ قبولکردنی شەرتفیکەت زۆر باشە من بەدڵمە ئامادەم بەڵامەوەش بزانە لە هەموو پێشنارێ دینارێ فایزی لێسەنە لە هەموو پێنج دینارە فایز باشە شەرە قانون خوا پێغەمبەر شتی واڵەگرێ بەڵام چار ناچارە کە پیا محتاج بوو سەر بەخۆشی هەموو کەسێک ئاگا چار دەڕاتی واتە با بیرە مەسەکە بکەینەوە بیری چی لە مەسەلەکە بکەینەوە من پارم پێویستە بیری چی ئەو 1000 دینارەکەی هەمووی بەیەکەوە ناتێ ئەی چۆن 800 دینارە بە نەقدی هاتێ 200 دینارەکەی پیش تومەک بە گوێرەی منحی سەنەدەکە ئەمە یعنی چی کاچی خۆم تا بمێنیشتی زۆر سەیسرەبی شتەکانی ژەمانە قەرەوێڵەیەک بە خۆی و نوێن و فەردە و کولەوە فەرشێکی ناوژوور لەگەڵ دۆڵارێک دوویە باشە من ئەمانم بۆ چییە ئەبێ بتەوێ چۆن شتی تریش هەیە چیکە هەیە خوام کرد بە گژیا لەگەڵ تۆە چیکە کاچی خۆم 2 پنا 3 تیرۆ ساجی تەشتێکی پاخۆن لەگەڵ جوو تێقانی بەرز و 2 جوودیان کەوش هیچی کەماوە بەڵێ جوودێکی پاقا باشە من ئەمانم بۆچیە قابل لە ئەنتیکەخانە دانێم بردون نەمرێ لە ماڵەوە چیان لێ بکەم ئەبێتەوێ بە گوێرەی ملحەق بێژینە هێڵەکێ مایە بۆ نان پێوان ئەمە قەرزم نیکەم لەگەڵ 2 تەڵەی مشکگرتن یەکێکیان بۆ مشتی گەورە ئەویتر بۆ مشتی بچوو وا دیارە هەرچی میراتی دایکە نەحلەتەکە هەیە ئەوە بەسەر من ئاساژی بکاتەوە کاچی خۆم بەمانەبی بە ماڵ ماڵی چی ماڵی وام کاول کرد سەر ڕای لە پێنجایەکی فایز ئەم سومەکانشم بەسەر ئەسان بکاتەوە کاچی خۆم کار نییە خواتارینەکە پشت بەخوا بەم زوانە باوکی خۆی کێشێتەوە و تۆژەبی بە یەکشەوە بۆ نەبەتی تا پیسکەیەکەم دێ 1000 کەج و لاو بەناتۆرۆ سەرلێنەوە ئێستا خۆ تۆ ڕازی چارە بێ ڕازی بی بێنەوە سەرەدە چارە بێ ڕازی بی بێنەوە سەرەدەشم بەرێ فەرموو ئەوە سەنەدەکە ئەمەشیان ملحەقی سەنەدەکە ملحەق لە سەنەد گەورەترە خۆت ڕازی چارە بێ ڕازی بی محتاج بوو هەموو شتێکێک با بچینە ئەو دی و بیخوێنینەوە و بازە شتێکەیە تێگەێنم فەرموو وەرە بێتەمە معروف بەڵێ گەورە معروف بەڵێ بەجری وێنە بچری کێنە قوربان بۆشت دەقوقێنم معروف بەڵێ قوربان وەکو پێم وتی گەنجێکە و پێویستی بە پارە هەیە گوێ ناتە هیچ شەرت و شروطێک ئەو لەسەر ئاو هەموو دینارە چارەکە دینارێک دادێ وەڕاستی بازرگانی تاکە وە ناشکوری نەبێ هیچی وامان دەست ناکەوێ بەڵام مەسەلە ئینسانیەتە خزمەتا دەستگرتنی لێ قەوما و هەژارانە ڕزگارکردنیەتی ئەشهەدو بالله وایە بەم گەزنم ئەقرب بەگەردن تەوە با بۆ ڕاستێک ئەجمعین یاخوا معروف بەڵێ هیچ مەترسیە لە مەسەلەیە ئاشکەبەی قوربان وەکو پێم وتی ئاو گوێ نایەتە هیچ شەرت و شروطێک بەم زوانەش باوکی شەڵا خۆی کێشێتەوە ئەتۆپێ وڵا سەری لە جۆ قەبرە دەرزێ بەڕاستیشتی چاکە معروف بەڵێ ئەمەوێ ئیستیفساراتی بکەم ئەمرکە قوربان چۆنگەریت من قوربان من خۆم خەڵکی ئەو شارە زوور و ئەو ئەترافانین شارە زوورە
ئەم ئەسرافەیانی چییە؟ ئاخر قوربانەوە خۆ من چەند ساڵێک لەوێ سەرچی بوو ئاوا ئەرە وەڵا ئێستاش خۆم بە مەحسوب و منسوبی ئەو ناوازم بەڵێ ئەرێ فەتاحی ڕەسووڵی جەعفەری مەجید کابرا ئەوەڵزاوای فەتاح ئەو دەروێش بەڵێ بەڵێ ئەیناسی چاچێ ناستم وا بارگیرەکەی ماوە ماوێتی قوربان بیرم کەوتەوە وەڵڵی تۆ خۆش تۆپی وەڵام بارگیری چاک بوو چاک ئەرێ ئەو خێڵە خەریکی چینێدا قوربان هەر خەریکی بە خێوکردنی قەلەمون قەلەمون بووە یعنی هەر خەریکی خواردنی ئەبێ لاقە قەلەمون بن تۆ قوربان تۆ خراپێگەیشتی ئەوان هەر خەریکی بە خێوکردنین و بەس ئەیێرن بۆ ئەوانەی کەوا کاربەدەستن ئەوانەی کە ئازانن بیخۆن ئەوانەی خۆن وەڵا قوربان جار بەجار جیجیان بۆ بن کاوریان بۆ بن کورە مانگایان بۆ بن وەڵڵی ئەگەر دەرگاکانیان خوشتری پێ بچێ خوشتریشان بۆ بن وەڵاکەوای لێ هات ضروریە خەریکی بە خێوکردنی دوو پەریکە خوشتر بینەرە وەڵا ئەی تۆن ئێ معروف بەڵێ قوربان ئەڵێم بەڵێ یعنی ئێستا هیچ مەترسیەک نابەی لەم مەسەلەیە قوربان چەند جارێ بۆ بژەرمە وەڵڵا و بیللا و تەڵایی هیچ مەترسیان نییە ئەو زۆر مەمنونە بەڵێ ئاوادە فەرم و دابی کەسنیە بەرەوە پێم گەهێنا بەڵێ ئەگەر هاتوو بەڵێ پێی بوو پێی بڵێ شەکە شڵایە ئەوە خۆ کاتمارفی دەواڵە لەگەڵ بەڵکە نەیزانیوە کە منم خۆ تۆ پێ نەوتووە من هەر نەشم زانیویە بۆ لای باوکی ئەوە قوربان خۆیت دەتوانی ببینی سەشی لەگەڵا بکەیت چێ ئەمە کوڕما هەی بێغیرەت میرزا کورتە کوڕما دەخوا لێو بسەنگە یاخوا دەکدار ڕزی بۆ خۆت و مشتریە بۆ دۆزیمەوە میرزا یاو قوزبەن قورس بیاو وابوو ماتەوە ئەتی و بازی بەڕیشتی بابەشبەندی کردەوەکانی خۆتن بوونەتە هۆی ئەم کارە ناڕەوایە بابا بەم قەرزەدا ڕەوایە لە هەوڵی خۆتە ناو بردنەی ئەی تۆ بەم باسرگانیە دەوڵەمەنە بی تاریخ نابیتەوە داناوەشەی ڕووتێ لە ئاکی ناتەرە بڕی ئەی تۆ ڕوهەیە خەڵکی بدوێنی داناوەشەی لە ماڵی خەڵک خواردنە لەم قەرزکردنە لەم سادە جێتیە داوەشەی دارزی چاکترە باوەڕ ناکەم لە دنیا هیچ سوخۆرە هەبێ شان لەشانی تۆ بە تۆ لەبەر چاوم تا یەک کۆڕناڵی پێم ناوێتی چێ تاوانبارە ئەوەی نیەتی و هەوری بوونایان ئەوەی هەیەی و ئەدێ چێ پێم وتی لا تۆ لەبەر چاوم لا تۆ لەبەر چاوم لا تۆ نایلۆن دەعبا دەعەدانی میکرۆبات لا حول ولا قوة إلهك بدت أم هديوة وبلايتي لاو نجاتم بيو ببريتوا وايا واي شي بختي لا شي كرمتيوا طيب السلام عليك وعليك السلام أي شيخان واشوني فرمو شوني ميرزاجان يا شاشي شوي دانش هالمسا شاشي خوا دوامي قدر با يا اخوا بخير بي يا اخوا شاشي شكون ماشي خوا سلامتك يا اخوا دوري سر يقرم الله رسول بي آمين شايك لا نخوة ايه شوني تخوة خوا خوشك يا اخوا ميرزا بخير بي خبري زور خوشم بو هنادي دم خوش يستعيم هو وغير بيا بخوا بازي عايشة أتم مجموعي حبوبات خوش بينوشي جانبي الله رسول بي يا اخوة نبي أم كيسكيا كنجي شيء أم هالك شابيته أنت أول نبر زانا أم كده شوية نبر أو
ئەوە تۆی بازی عایشەیە چاچیش کوڕ ڕۆڵە ئای قڕ بەسەرم دەنیەڵەی مەقەسی نوێسیە چۆنی باشی وا دەوامی ئەمرێ با ڕۆڵە چاچیش کوڕ ئەوە خێرەوە هاتووی کوڕی شیرینم من ئاگام لە هەموو شتێکە ئێستا ناشکوری خوانە بێت دنیاکە وای لێ هاتووە بۆ ئەوەی بژیت ئەبێ 1001 فڕوفێڵ بزانیت بۆ لای میرزا هەموو هاتووی ئەرە وەڵای ئیشێکی پشکۆلانەی هەیە بۆ یەکەم ناشێنیازێ هەبێت داوای شتێکی لێ بکەی داوای پارەی لێ نەکەی هەر کەسە ئیشی خۆی بازەزانێت داوای پارەی لێ نەکەی باوەڕێ بێ باجی عایشێ لەم ناوە پیسکەیەکی وەکو ئەم نادۆزیتەوە ئەگەر بکەوێتە ئاوەوە بڵێ بێنە دەستی خۆی بە خنکاننە هاو دەستی درێژ ناکە چونکی وشەی بێنە لای ئەم کفرە کوڕی باوکم بەیت و بالۆرەی چی بۆ منەکەی بگرە و بێنە و بەردەی چی من باش بزنسی پیاو گەیشتم تۆ بچۆ بۆ خۆ بگری کوڵۆڵ باجی عایشێ بەخوا ئەوە هاتەوە با من بڕۆم دەدانیشە من ڕۆ بەخوا باجی عایشێ دانم لەگەڵ لا ناکوڵێ یا هەروار لێک بن خوا حافیزێ بێ يا عاشق خان ئۆی ئاشێ لە دەوری سەرێ گەڕێ ئەڵڵا شلوني هاتش خوا دەوامی ئەمرێ بایا وبخير فيك ماشەڵڵا لەو ڕەم و ڕووە جوانە ئەڕێ کوڕی 14 ساڵانی هي من ئەرێ وەڵا نامە خواڕەی لاوی 14 ساڵ و یوسفی کەنعانی بێچاوێنی بی ئەڵڵا وبالراسة ماشەڵڵا لەو گەردنە شوشە سافە سپیە بێگەردە وەڵا هەر لە خۆیە يا بادي عايشة گیان ئاشێ لە دەوری سەرێ گەڕێ واشكر باشم الحمد لله لەخوا بەزیا بێ باشیش کرد عمركشم خوهرا واشرتو صوراتك چەند بخوا شرط وحو تقريبا ئۆی لە دەوری سەرێ گەڕێ متما بۆ چەنگە تۆ ئێستا گەنجی و هەوەری جوانیتە توش بەخوا 120 ساڵەژیت جا 67 چییە شو شاگەزانم لە ناوچەوانە نووسراوە ماشەڵڵا لەو نور و ناوچەوانە ئاتۆ دەستی بێنە باسێرێکی بکەم وانا میرزا ئەوە چیەکەی ئەیە ڕۆ روان زاني جارانا نانە تۆ بێنە سەیری کەم دە تۆ سەرێ بەرە دواوە ڕیشی چوو بە چاومە ئەم خەتە درێژەوە بینی لێرەوە پێشی کردووەتەوە ئاها ئەم خەتەیان أأما ئەوەیان أوا پێم نەوتی سابە و پیرسمای لە 120 ساڵەژیت بخوا بڵێم چی ئاشیە ئەرێ وەڵڵا ناتێتە ئەسڵمەوە نەنە میرزاجیان خۆ من قەدرۆ ناکەم هێ ئاشی خان ئەشی لە دەوری سەرێ گەڕێ ئەرێ بۆ مەسەلەکە چی وکرد ئۆی میرزاجان خۆشم هەر بۆ ئەوە هاتبووم کارمیە خوا چاشینەکە لەوانە میرزا ژنوپیا و نەبێت لەم شارە لە ژێر دەستم دەرچێەوە بە یەکیان نەگەێنم ئەی ئافرین ئارەزوو کە میرزا دژمنی باوە کوشتەی یەکتری بن بە کفلەی کوونێ دڵیان بەلایەکە ڕاکێشم و یەشان نارێەکەم ڕەحمە لە بابر ڕەحمە لە بابر قسەم لەگەڵ داچی گەلاوێژا کردووە زۆری پێخۆشە میرزا لەوانەیە بە کراسی بەری خۆیەوە کچەکەی باتێ ئاوا قەراری ژوایە ئەم ئێوارەی بێنین لێرە مارەکەین ئەمرەکەم نەمێنێ لەوێ جێڕێ وایان نییە ئاوا ئەرێ وەڵڵا دەکەواتە ئاشی خان گیان باش دەکەیەک مەسرەفی بیە چۆن مەسەلەکەی پرسنگ و سدیق بەجیش هەر ئێوارە لێرە ببرێتەوە ئێدە خێری پێوە بێ دەکەمام وایە من ئێوارە گەلاوێ ژێنم بۆ ئێرە لەسەر خێرمارەیکێن و ببرێتەوە چاکە ئەمە شتێکی معقولە ئەرێ وەڵڵا ئەری ئاشی خان ئایشە لە دەوری سەرێ گەڕێ دەخیلێ بم لە جیازی و پارە لە جیایە وەڵڵاهی میرزاجیان درۆی ئەمەیانم پێمەکە چۆن بۆ خاتری خوا کچەکە فەقیرە و ناوی فقر مەبە متاسیرە بم ئاخر ئەرێم هەرچەنگە فەقیرە کچەکە بەڵام ساڵی 1000 دینار زیاتری بە ناوشەوانەوەیە چۆن بە فەقیری گەورە بووە و فێری گەنگەخۆریە میرزا بە هەموو شتێ ڕازیە لە دەوری سەرگەڕێم سوورا و سپیاوی ناوێت بۆیە و ماخس فاکتۆر و بۆدرە و ئەم شتانەی ناوێت وەکو کشی ئێستا لەسەر کەتەلۆک و ئەم بەزمڕەزمە جل نابڕن میرزا ناکاتەوە هیچ نییە بەخوا هەر ڕۆژەی کرات و کەوایەکی لێو ناوێت
گەڕان و ماڵان هەر نازانێت چییە میرزا گیان ئەوە ڕێی بازار هەر نازانێ لە کۆیە بمنەوە عساری 1000 دینار زیاتری بۆ گێڕێتەوە لە جلوبەرگ و خواردن و قوبوڵ و ئەم شتانە بەخوا بازی عایشە ئەمەی تۆ ئەیرەی لە قسەی ناو حیکایاتت تێە بازی عایشە ڕدان یەکەم دەلیلی مەلموسم ئەوێ مستەنەدات چاک باک تاپۆم ئەوێ پارەمەوێت زیاتی مەوێت ئەمانە چیە بەخۆ مردۆم پێ ناکرێتەوە لە وەڵامەی چیە لە دەوری سەرێ دەڕێم ئەم سەرم لەبەرە تا و سپی نەکردووە من دنیا دیەم ئەزانم چێکەم و چی ناکەم نیە من جیازی دەبێت دڵم قەتعیە ناکرێتەوە دە تۆ سەبرێ بێ وەڕێک مەگرە لە دەوری سەرێ گەڕێم آخر چۆن ئەوانەشیان هەرە بێ میرزا چۆنیان بێ تۆ بێ قەزابیەوەت و ڕێبی ناری بۆ بجێرمەوە بەخوا من بزانم باخیان هەیە ڕزیان هەیە موکوماڵیان هەیە لە لادێ بەخوا هەتا حیوانیشیان هەیە ئاوا ناشکوری خوانە بێ کەسیان نییە بۆ یاوەگرێتەوە هەمووی بۆ تۆ مێنێتەوە الحەمدولله نێرینەیان لێ ببڕێ یاخوا بازی عایشە گیانی ئایشیە بازی عایشە ئەرەی چی بۆ بڵێ حەز لە پیاوێکی کە لێ بە ساڵاتی وەکۆ من بکات نەنە میرزا گیان دڵی هیچ خەتەرە نەکە کچەکە لەوانە نییە دڵی بەلای گەنجا هەر ناچێت حەز لە پیاوێکی ئاوا تۆزێ کامڵی گەڕاوەی بە ئەمراسووی نورانی وەکو تۆکە چونکە ئێوە قەریژ نەزانن ئەی بەرەکەت کەی هەی ئەشهەد و بازی عایشێ بەربووکی چاچی ئەرە وەڵڵا اینجا گەنج چییە میرزا گیان ئەمرم نەمێنێ بۆیان هەنگێکیان هەر خەریکی ئەوەن وەقەی ڕۆن بن لە سەریان وەکو کلکەسەنگێنە بەم لاولان ڕاکەن سەرجادە و بردووکان و چایخانەکان بگرن و تیروتوان بکەنە پیشەیان ئەمرم نەمێنێ بۆیان کۆنگەرەکانیان گیرەیە و ناوچیشان لە برسا کۆڕەیە وا برسێکی عەجایبە بە دڵی منە ئەسەم بیللا تۆش تێگەیشتووی واللهی دوو سەرسی وەکو تۆ لە شارێکا بێ ئیترەوە ئاسایش بۆ خۆی بەرکەماوە میرزا گیان ئەوەشی پێ برێم ئافرەتەکە حەز لە پیاوێکەکە ئاوا مشکی و جامانە تێکەواوکە یەک قورینە بۆی هەتاو لێنە ئەینەشی زەرەبین کاتە چاوی و ورد بڕوا بۆی کۆمەکەی بشارێتەوە کە پێ بکەنێ یا قسە بکە دانی گیر کاتەوە بۆی تاقمەکەی دەمینە پێتە خوارەوە بەخوا بازی عایشێ ئەم تاقمەش بەسەر پێران هەر مەسەلەکە بۆ مەنزەرە کردم ئەرە وەڵا وەڵا ماشەڵڵا هەر لە خۆدی ئادی سەراو بڕا ئۆی ماشەڵڵا نامەخوا بێ چاوێنی بی وەڵا میرزا گیان ئەرەی جلوسە و گڵۆپە لە دەمایە ئەرێ وەڵا بازی عایشێنی بەدڵیە بم ئەرێ وەڵا چەند ساڵە و کشە بەتەمای پیاوێکی وەکو تۆیە بەخوا هیچ کچی حەدی نییە پیاو لە تۆ ڕێک و پێکتر و جوانتر بدۆزێتەوە نە بەخوا بازی عایشێ گیانی ئایشێ بازی عایشێ چییە میرزا گیان بیڵێ ئەڵێم ئەرەی چی ئەڵێم بازی عایشێ لە تۆ شەرم مەکە بیڵێ میرزا ئەڵێم جوانم ئۆی نامەخوا لەم هەموو جوانیە ئادێ هەفەرەتیان دەی ئادەم لاوە لاکەرەوە ئادەی وەسەرخێ بەو دیوە ماشەڵا لەو قەوباڵایە ڕێداری برێشتە ئادێ میرزا ئەو دی و ڕومپیەکە ماشەڵا لەو گەردنە شوشە یەسپیە کە جوانە وەڵام نێوشە ڕەشکە بخوا لە گەردنیەوە دیارە ئادەی سێرم کە جوان وەڵام میرزا ئەم تۆزە کۆمێشی لێ بۆ بە نەخشت نامە خوارەی پیاوی ناو فەرشی هەر بۆ باشی ڕسمە بگرن و بیخەنە غەزەتەوە ئەرێ وەڵا بازی عایشێ گیان شکور باشم باشی شو لە سای خواوە زۆر مەضبوطم بعض ئەمراضی مستەوطینەم هەیە و مەجموعەیە ئیلتیهابات و شەو شوێنی و فقردەم ئەژین شکر زۆر باشم ئەلحەمدولله جا لە دەوری سەری گەڕێم ئەوانە کەی نەخۆشین بەخوا هەمومان پێمانەوەیە بەخوا میرزا کە نەرمە کۆچی قورعان بە حەسەن بە ساحێب و ئەرەی قەتاری وەڵاوەتیم بۆڵێن ئادی تۆ جێ بکۆکە میرزا گیان
ويك خوش بيسايني بي الله بادي عايشة يعني عايشة أمره نور مسرورم وهالخوشي وبعدين يا أخوة نور مسرورم لذوقام حد دني تهول ظرناءكم حد رشبلككم والله حد ليك وقتكم أشبه نوروها الماسين وتيباتيشكم نور مسرور وهالخوشي وبعدين يا أخوة نور مسرور بادي عايشة ميرزا جان لدوري سري قريم الله أخواتو ما مو بيري يا أخوة خير أريم ما لدوري سري قريم خود ثاني لزمان الرحمة يكاشونها إنسان والله معامل النبي ناري رحمتي ومحمتي بين درقة يا نايم قبر وقبورم يتبرشاو لدوري سري قريم ميرزا جان لزمان الرحمة يكا إن شاء الله بشاء الله إخوة مريش دعاء أو سلام بناته ونبو ما يبن مقصرية لولا فرشي أو صيد بابا لدوري سري قريم خود ثاني ميرزا جان لزمان الرحمة يكا أنو كمان نابو الرهنوة اليوم أوابلكم ميرزا جان لدوري سري قريم 200 ديناركم بو علاجكي للرهنة كدري بين مولى دوري أو بالايا قريم نينا ميرزا جان لدوري سري قريم أو 200 دينارم بو علاجك باخانو كمان الرهن در بين مولى دوري بالا قريم أوش خيرتا شيتا ميرزا جان هاي هيجنيا ميرزا أنا كم بكير وطا دتو دانش تو زبوشي لم شاقبي دانشا يمبريا دسم زور باشا ميرزا تو دانشا الله مسرب بالرؤية ورا تو دانشا دسي بيانا مشانو ملتا يمبريا بالرؤية ورا دتو فاركم بري ميرزا جان يستا الله مسرب الله بقر نجيبيا أتم مجموعة يا حبوب أخوم وهنوشي جانبي هيجنيا ميرزا جان دتو مروا حبوب أخوم دبرايا وبالرؤية ورا ميرزا جان لدوري قرن دتو مروا فاركم بري يمبريا ميرزا يمبريا حال مسرب هيجنيا ميرزا جان بناوي خوا هيجنيا ولا تو حال مسرب آي أوان دم قلبك الليل الله يقول توبي ترفيري الرزاق راني لأوم النسوة فروسمي البويا كراوي دان لدمانا ما ويكرفياوا أي الروى فهذا خوين ريكاتو بمناري شواد الصال عمري باتي لقورمي هيا باجي أي شي جانم نولا الرزاق الزري شواني بوقلموني دايكم بخوا دعاء شاري لناتا همو جاني جرو برغوا بلان راوستبهم شرطو آهد يا ميرزا داري بندر وحسا حتى روشي قالوا بلاتي ويتزيتوا كولا كوني لبر سامر دوي هجنا خورا راوستبهم اي الروا او متهم كالكشي لشاري نجيرا كولا كوني لبر سامر دوي هجنا خوريا قربة العقل ميرزا متشول متشكا لا شوي والله ولا هاتي فرمو ولا شوي أمريكا دادارو برسمو دل شادم بوباكا دوري باش خيرها ان شاء الله خير بخيرة ترى والله خيرة دوشات أيجي بچرا كاكسادارو فرشين باكا ميرزا بانيانكا باشا ولي ميرزا بانيانكا ده خيراتي كاكسادار فرشن فان ورن باكا بانكانكا او بودا هيدا واحد القربة بانكانكا علي شفيت شي بابا ورقم درا ولا فاوالكم ولا يشم خير شي هو يشم يا هذا ان شاء الله خير بيه خير بيه ان شاء الله خير يا بابا جان خير بيه ان شاء الله ورنينا هو
بەڵێ گەورە وەرێنەوە ڕۆڵە ئەم ئێوارەیە ژەکرا و خواردنەوەیە مارە بڕینە فەرەحیە لەبەرەوە ئەبی هەست کەسە ئیشی خۆی باش بزانێ بۆ ئەوەی تەدبیریکە تێگەن ئاوە هەست کەسە ئیشی خۆی ئێستا بچاق بەڵێ قوربان خوا گسکەکە و گسکەکە و خوانێ ئەوە تا قوربان هەتی و ئەوە جێ خەیتە ناوی بۆ دزینە نەوەڵا قوربان ئەوە ئەرێم با لەبەر پیان نەکەوێت نەبەڵکی بسوێت ئافرین ئافرین بە ئەسپایی بەسەر فەرشەکانیا بێنە بۆ ئەوەی نەڕووشێن نەفەوتێن تێگەی پارەم پیاون بەڵێ چۆن ئاوا تۆ پەرداخەکان ئەشۆی جوان جوان سابوونی ناوێ بۆ نەگرێ و زیان مەسرەفیە بێ سابوون بەمام پەرداخێ بشکێنی لە مەعاشەکە و قەتعەکەم بەڵێ تێگەی ئەیتر تۆ خزمەتێبی خزمەتەکە یەیت و ئەشیاوە ئەجا ئاخر قوربان من بە سنم دراوە واکەرە دەستی پێوە بگراوەک لە ئیحتیرام ئەوەستامی ئەمە چیتایە ئەزەکە دەستی پێوە بگرم چە ئەجا قوربان دواشەوە هەدراوە چی ئەڵێ چی ئەڵێ دڕاوی عیبە چی ئەڵێ لە کاتی گەڕانەوە پاشە و پاش بگەڕێنەوە دەرناکەوێ و ئیحتیراماتی شامە ئەی بڕایەوە بەڵێ دڵە بەڵێ دڵە گیان بەڵێ گەورە تعلیماتە ناوێ نەخێر گەورم هەموو شتێکم جێبەجێ کردووە هەر جا مەسرەفی نێڵی دڵنیا بە گەورم لەلایەن منەوانە خۆ باش مەناسی جا مەسرەفیم ناوێ بەڵێ باش بەس ئەوە بەڵێ تێگەی بەڵێ پرسنگا ڕۆڵە تۆش ڕوو خۆش بێم ئێوارەیە تێگەی نێڵی زیا مەسرەفی بکرێ ڕوو خۆش بێ زۆر باش تێگەم دابێجان زۆر چاک سالارە بەڵێ بابەجێ مامەوی ئەم ئێوارەیە بە عەبوسی و ڕەزا قورسی و مۆنی و مەنزەرەی ناشرین و ڕووگرژی بوو بینم تێگەی بابەجیان من و ڕووگرژی چون زانم کەری وایە کە باوکیان ژنێریە لە باسی ئەوەی سوراحیە ئاو بخەنە سەر سەریان و سوور بن خۆیان ناشرینەکەنە و کەرانە بابەجیان ڕاست دەوێ من ناتوانم لە زەماوەنی باوکمە هەڵپەڕم بەڵام بێگومان بە کە بە خێرهاتنێکی زۆر گەرم و نایب لە گەلاوێشخانی بەڕێز دەکەم باشە؟ هەڵ ناپەڕی گۆرانی بنێ هەڵ ناپەڕم گۆرانی ناڵێم مالوس ڕەزا و خواتەوە ستەیرێکی ناشرینە ئەتوارە خۆڕەکانی مەچە دووبارە بەڵێ قوربان مەچە قوربان دووبارە یعنی چی؟ یعنی جایشکە جۆ بگرە قسە لەگەڵاکات نازانی کوردی؟ کەی ئەقڵ پڕە بێ ئەوە نە پێ بڵێ زۆرم پێرە بێت تۆ شەربەتە گریتەوە یەک دەڕا یەک تۆز قاڵ ئێنی ئەیکەیتە ناو چیکەی ئوسوڵەش دەکا ناو تەشتی ئاوەوە تێگەی دوایی شتێکی تێبکە ڕەنگیە مایلوس خاتە ڕەنگ مرەکەب شتێ لە شەربەت کێ ڕەنگێکی ئاواهی تێگەی دوای یەک تۆز قاڵ شەکری تێکە تێگەی یەک تۆز قاڵ شەکرم مەوێ دوایی تێجی هەڵە تێج خوا بەخێر بێت ئەوە لە چیا هێناوتە جامێ نەبوو بۆ فەرداخە شۆرایتدایە یاخوا بەخێر بێت دەبڕایەوە ئەوە
چیتە؟ نەختە دەمەتەر ناکەی؟ هەڕۆڵە لای بە. یا ئەخوا بەخێر بن. ئەمە درێژ بی. دەبچۆ بە میرزا بڵێ وا ئاشیا هاتووە. یا ئەخوا بەخێر بن. ئەوە چی تەڕی میزە پشیلیان ناوە لە بەخێر بن یاخوا. جاوەنیەتەوە. میرزا لەوێ بوو؟ بەڵێ ئەستێر. سەروهای ئەکرم وریە. سازیاشیە بەڕاستی تازەم باتەوە. بۆچی تازە باتەوە لە دەوری سەرێگەڕێ؟ وەکو شتێک دەترسم. لە چیە ترسی؟ بەخوا بەخوا ئەکەویتە ناز و نیعمەتەوە. بەڵام وا بزانم دڵە بەیەکێکی ترەوەیە. ئەمە ڕاستە. کێیە؟ ئەو کوڕێ هاتوو کوێیەکردن؟ بەڵێ خۆیەتی. باشای ناسی کێیە؟ نایناسم بەڵام خۆشمەیەت هەر لەبەرەوە شەڕقم لەم پیرەیە. پێدە کچی خۆم مادەم وایە گوێی مێرێ. ئەم پیرە سەری لە گوێی قەبرە دەرزیە. هەمووی سێ مانگی تر نابا بۆ خۆی ئەمری و نەجاتە دەبێت تۆ شوێژی پاک و دەویستکەرەوە. کچی خۆم. بەخوا بەخواوە سەعاتێکی ئەم پیرە بە 100 ساڵە چێ. کچی خۆم تۆ هەڵمە چۆرێ نیسکێنەی وە چۆرایم داهاو بڕێم چی بۆ کچێنی و گەنجێکی خۆم. ئەوە دەنگی میرزایە تۆ زێڕ و خۆش بێ لەگەڵیا. میرزا کەپەنە ماتی عایشێ وەرە شەرمەکەم. دەوەرە شەرم مەکە وەرە بەخوا شەرمەکەم. کەسی لێنیان خۆمانی وەرە هاتی شەرمەکەم. وەرە دانیشە دەکەمە لاوە بەخێر بێ یاخوا ئەڕواحەکەم قیبلە نیمای دڵ پەپوولەکەم ببوورە لێم بە عینەکی زەڕەبین لێوە هاتووم خەڵکی لە ئەوروپا بە زەڕەبین سەیری ئەسکێرە و مانگەکەن تۆ ئەسکێرە و مانی منی گیان نەکەم بۆم بکرایە شانزەد و زەڕەبینم ئەبەر جۆربینم ئەبەر گیانەکەم ئەڕواحەکەم چۆلەکەکەم چیەوە؟ باتیاشێ چیتە؟ وەش چیتە؟ چیتە کە لەکەوتنکردن بەسی خورما؟ چیەوە؟ وش ئەو بۆ جواب ناتەوە؟ میرزا ئەوە شەرم و نازی کچە عازەبە ئەوە لە خۆشیاوەکە تۆ ئارامە بێ دانیشە ئەوە لە وەشیاوەکە تۆ دانیشە دەی لە دەوری باڵا گەڕێم دانیشە دەی چی تەمەمو بەتەڵی تەقی و کچم پرسنگە پرسنگە بەڵێ بابە. وەرە ڕۆڵە گەڵاوێزخانیان خوا بەخێر بێ سەر چاوم هاتێ بێنیان ببووری کەمێ ئیشم هەبوو لەو دیرتوتر نەهاتم بۆ لە باس دەکەم. چاو لە کتەکەمە چەند زوو گەورە بووە ئەوەی جاکەڵە و زەلیش هەروە زوو گەورە بن گیانەکەم بەخوا کەرپیاوە. کچی وەڕێکی بۆ ناوەدا بەسێت باتی عایشێ گیانی ئایشیە سوێم بوویەوە ئەوەڵێکی خوا جۆ لێن نەبوو میرزا وتی چی؟ نەوەڵا ئۆی میرزا ئەرێ ماشەڵا کە پیاەکی بە شان و شەوکەتە بەڕاستی شەرەفێکی گەورەیە چاکترین مەدالیای سنگمە وەڵڵاڵی عەبای شاڵ سرمەیان ناوە بە شانمە حەیاتەکەم ئەنتیکەی ئەنتیکە خانەکەم جانەکەم بەخوا حەیوانە. بەسێت یۆ تۆری چی؟
بەڕاستی غەریقی ئەحسانێ بووم غەریقی ئەحسانێ بووم خۆمە مەمنون و مەجبور و ئەزانم واللهی لەو دەقیقەیەوە تۆم بینیوە جانەکەم ئەڵێ حەفەسی پاقلاوە و برمە و فنجان بڕی بەلاشم بەدکردووە جانەکەم سەرسام مەبە مناڵەکانم گەورە بینی هەرچەند گەورەش من خۆم هێشتا گەنجم شکۆر گەنجم مایێ گەلایەت خان ئەوەش بزانە تۆزێک لە مەوتیش باوکمەم قسەی بۆ باس کردین هەموو سەر ماسوڕمە منیش وەکویەوە بە تەمای ئەمە نەبووم بەخێراتنی کە بە ئوسوڵ بەڕاستی باوکم شۆخێکی نازداری هەڵبژار بووە بەڵام ناشتوانم قێز نەکەمەوە لەم کارێک کە باوکم کردوێتی گەلایۆشخان ئەگەر شتێکم بەدەست بووایە بەهێش ئەم مەسەلەیە پێ کرد منیش لەسەر باوەڕی تۆم حەز ناکەم بەرگیر بیت لێم و ئەگەر یەکێکی گەورە نەبێت ناڵم ئەمارە بڕینە پێت بێت شتەکانت جوانن لە جێی سنگان ژەق نەبووتە ببوورە مناڵە هەتی و ئەم قسە مەنسوورە مەخدوعە خۆڕە بێمەعنایە شیری دەکومان لە قسەی کوڕەکەتم پێ خۆش بوو ئەگەر وای تا زۆر دڵگیرە بووم وەرگی خۆشم ناوی زۆر مەمنونم ئێمە مەمنونین لە ئێستاوە لەسەر مناڵم بکەیتەوە معلوم مێشکی پڕە بێت و ڕۆژیکە مەتیوە مێشکم پڕە و دڵ ناگۆڕم هیواشم گۆرە کە گەلایۆشخانی بەڕێز لە ڕاستیم بگات ببرەوەتی و ئەجیایشە دەست مەکە لەبەر عەمەلیاتەکە دراست نەدرەمەتیوە نەبرایەوە بابەجان با لە باتی تۆ بە قەو باڵایە هەڵبەم ئەتی و زمانم هەیە تا بابەجان با بە قەو باڵایە هەڵبەم بیبرەوە سەگەی کەلیە بەخێراتیەکە بیستا شیری ناخۆشی کشتەکە ئیجادا تۆ ئەو ئومسی لە ئاڵتونە دیوە لە پەنجەی باوکما ئەڵێ بەڕاستی فشنگدارە هەتی و بێبرەوە حەبلی خرتا کاتم بادەیە حەبلەکە خرتا برایەوە میرزا دەتوان دانیشتی بووی بوویە دەفەرمو شاهی نەکەش بەڵ هاوار بانجاشە فەرمو لە نزیکەوە ببینە بەخوا جوانە دەفەرمو بیکە لە پەنجەی وی دڵم من نامێت کەیەتی و ئەمە دیارێکی زۆر بێنرخە لە باوکی خۆشەویستمەوە بۆ توی نامکات من نامێت نابێ هەتی و لەمنەوە بابەجان ئەمایە پەیمانی خۆشەویستی پێ بەسترێ واکەی واکەی باوکم ئەڵێ ئەگەر وەری نەگرێ نەخۆشەکەوم نا بەخوا نامێت باجێکی دەستدامێت ئەمەجیۆ هەڵ نەخۆشی کرد خەتای من نییە بابەجان دەوقەکەی ڕووخانم وەری ناگرێ بابەجان ئەڵێ چی هێنابێەوە سەر سفر هەتی و بۆ واکەی بۆ خۆدەشی کرد بۆ دادانانیشی باوکم ئەڵێ ئەگەر وەری نەگرێ نەخۆشەکەوم و ئەمێ ئۆش دەبوو بەچی لە پەنجەکە و برایەوە من وا پێوتی ئاکچی خۆم دانیشە بیستا لاتۆ لە بەشتاوم ناتۆتی و میرزا جانا حیاتم میرزا پیاەک لە دەرەوە بانگە دەکا هەتی و بۆ قەت ئەم ئەکەی لە مەواقف و ئەجوای غەرامیات و مولافەفا قوربان کەی وەختی غەرامیاتە پارەی هێناوە پارەی هێناو بابەجان پارە سامەکەم بەڕخسەتی ئێوە یەستایەمەوە نەوەی نەخێر دوورێ بۆ میرزا باقی دێ بوو بە بام لە خۆشی پارە پرشم شتێکی بۆ باس کردم چونکە خۆشم ئەخوی ئێوە بەسەر هاتووە هەچی لە توانە ما بێ یارمەتیتانێ
زۆر خۆشە خوشکەکەت پشتیوانمان بێت هیوام زۆرە بە میشە خۆشەویستیت هەر بەردەوام بێ تا توانم بەرگری جەوری نەهاتی پێ بکەم بەخوا ڕۆڵە ئێوە زۆر کۆڵن ئەگەر وەخت و سەعاتی خۆی ئێوە ئەم مەسەلەیەتان لە من بگەیانایە خۆشتان ئابم ڕۆژە نەبوو با جێشتیان ئەمە لە چارەمان نووستا بوو ئەڵێ چی گەلاوێژە خۆشەویست پێ نەوتم بڕیاری چیتدا چی بکەم چیم بەدەستە لەم غەریبیەدا مەجبورم هەر خۆم بە هیوا داڵبەسێرم کەواتە لە عانی لێ قەومانە کەس نییە پشتی بکەیت خۆت لە جێ من دانێت چی بە چاگەزانی پێم بڵێ تا بیکەم بە شەرتی ئابڕوویتیانەتێت تازە بڵێم چی تۆ دەست و زمانیشی بەستە چی بکەم چینی ئافرە دوای بۆ دانراوکە نتوانێت پێ زۆر درێژ بکات پێویستە دایکم بەرەڵا نەکەم پێویستە دڵی نەشکێنم ئەگەر ئەتوانیت تۆ پەشیمانی بکەرەوە ئەوستا من بە هەموو دڵێکمەتوان لە بەردەمیا پێ لەوە بنێم کە تۆمەوێت با جێشتیان گیان ئەم مەسەلەیە بە تۆ نەبێت بەجێ ناکرێت وەی بەسەر چاوەکەم بەڵام من چیم پێکرێت یاخوا ئەوەی دوو دڵێگەکە ڕەبی دڵی ئەنجن ئەنجن کرێت شتێکتان هەر بۆکەم کوڕی خۆ بیرێ بکەرەوە بۆ مەسەلەیە ڕێگایەکمان بۆ درۆزەرە باتێش باتی ئاچێ فێڵێک سەرەجێ بۆ کردنەوەی گرێ دەستی خۆی دەستم دامێنم تەکبیر وەڵا کوڕی شیرینم برێ ئێوە بێ بە هەموو دلێکتانەوە هەوری ئەوە بن باوکتان لەم مەسەلەی پیشان پەشیمانکەنەوە ئەمە باشە بەڵام ئاخر چۆن ئەزانی چۆن چۆن ئەگەر بێوەژنێکی مەکربازی عیارم دەستکەوتایە بە درۆ خۆی بکردایە بە دەوڵەمەند گوایە موڵک و ماڵ و ئاڵتون و ئەم شتانەی ڕەحمەتێکەوە بۆ بەجێماوە ئەو حەلە ئەمتوانی دڵی باوکەی بەلای ئەوە ڕاکێشم و واز لەم بێنێ بەڕاستی تەکبیرێکی باشە ئەش چۆن بەوە چی بۆ مەسەلەیە چیە بێ مهم ئەو بێوەژنەیە دەستمانکە بێ ئامە چۆنە ئەمە بە ئەمەل نایباچێشە زۆر شیتەشیت کەرەوە ڕۆژە گەڕەکەمان هێنێتە وەڵا قوڕەکرێ بەسەر میرزا بەخوا کە زریکانی لە بەدەرگا حەو گەڕەک جۆی لێ بێ میرزا کاتە کونەوە بەجارێ بە کەڵک نایە دۆزیمەوە چێ دێوەژەیەک لەو حاڵ و ڕەنگەی ئێمە ئەمانەوێت لە گەڕەکی خۆمان هەیە ئەرێ بەخوا بەڵام ئەگەر ئەویش ڕازی نەبوو ملینەوە لەبەر خاتری ئێوە جوانکەن و خێر و خۆشی دنیاتان نەدیوە ڕۆڵەکەی چێکە خۆم شووی پێەکەم باجێشتیان ئەگەر بێت و ئەم مەسەلەیەمان بۆ جێبەجێ بکەیت چی گویا دەمێت چۆن بڵێ واکەی وەڵا کوڕی شیرینم خۆ تۆژەک و کوڕم وای فەرقی چییە تو ئەگەر پێتە شتێکم بەرێ جاریە لە دەوری سەرێ دەڕێم هەموو شتێکە بۆ جێبەجێەکەم باجێشتیان ئەمە دوو دینار تۆ شتێکەشم بەرێ ڕۆڵە ئەمەش دینارێکی لە دەوری ئەو باڵایەوە گەڕێم بەخوا هەموو شتێکە بۆ جێبەجێەکەم گەلاوێژی خۆشەویست تۆش هەر چۆنێ بێ بەڵکو وا لە دایک بکەی پەشیمانی بکەیتەوە هەر چێکم پێ بکرێت تەقسیری ناکەم پەیمان بێ پەیمان ئاغیلی خورەکە هاتەوە بەرەم داوە أعوذ بالله من الشيطان الرجيم دك مبارك نبيه أتي وبتي بابا جان ئەوە لە باسی تۆ تەوقیە گەڵاکەم بابا يا خلقيتي أنت أنا قرانا ولا شيء دعوة شيء تاكره شلون كانكم هیچ نییە میرزاوە تۆ زێبێ تاقەتە وانكا أم كراسي برجانا شي بيالين ئەوە دانتیە لە میرزا دانتيلي شي دانتێلی تێقەمە و بڕایەوە جانكم وين بياني وسكم قرمة قرميتي علي أو شمل فريق صالين يبو سليماني تاقەتە هیچ نییە تۆزێ دڵی تەڭە لە ماڵەوە دەمێکە نەدەدە دەرەوە مريم شن رادي بكن ها ئێدە باشە دا هەڵسەک چم ئاو عەبایی بەریە فوز دلي بكريته وبا ئاوە أنا والله ئەوە عەبای من لە ڕۆ فادلي بكريته وا ئابێنە چۆن ێڵم بێ تاقەت بێ
بخير ميرزا وافيستان بيه لأماني خواب سلامەوی واتان لقلبي هاتی ڕۆڵا دەبڕۆ دەی وحافيستان بيه سلامەوی یاخوا هەلم لێمە کڕۆڵە باوێتە قاچم بابەجان با منیش لە باتی تۆ بچم لەگەڵیانە داني شهاتي وجناني جناني أيبناكي طريق نابي توا دانا وشيء أما توت إيشي بيالين تواونا خوش كردوا وزي فكر كروا وصول كيربا أريد الله ديارنيا براسي أو كرة خزمكاريكي نجيبة والله بخواها صاروا دانشتني لخزمكار ناشية أما جرقاي كمانا سالارة أم آفرتو بلاوة شون بوصفتي أبي تباوشنه بابەجان تێناگەم چۆن يعني جواني عقلي إدراكي منظري قد قاماتي أمانة بابەجان چۆن چی بڵێن من دەی بڵێ ڕۆڵە برێت سەبکە وەڵاهی بابەجان ڕاست دەوێ ئەوە نییە کە من بیرم لێ کردەوە ئافرەتێکی زۆر ناز و نووسکەر و عەیارە باڵای ئەو باڵایە نیە و جوانێکەشی ئەو جوانیە نییە بابەجان بۆیە ئەم قسانێ بۆکەم بۆ ئەوەی بیبوختێنی چونکە تۆ ئەگەر ژنهێنانت لە چارە نووسرا بێ ئەوە یەکێکی تر بێنی لەمە باشترە بابە ئەوە لە کەسەمایە و لە چی بوو ئەوە لە کەسەمایە و لە چی بوو ئاخر بابەجان ئەوە بۆ دڵنەوایی تۆ لەبەر خاتری تۆ ئاوا بەڵێ یعنی دڵە ترپ بۆی لێ نایە من دڵم هەرگیز بابەجان هەرگیز واللهی ئەم قسەیەتم پێ ناخۆش بوو بۆ بابەجان بەخوا تاوی لەبۆ پێش فکرم کردەوە وتم من و ئەمەیان نەوتووە ئەو واو من بەو شێوەیە خەڵکی ئەڵێن توجا مەرحەبا لەبەرەوە فکرم گۆڕی وتم خەڵکی لۆمە مەکەن ئەو مناڵ و من بە ساڵا چوەڵێن نابێت ئەنجا وتم ئەگەر تۆ دڵێ بۆی لێیە مەهێنا دەوڵی بابەجان من ئامادەم لەبەر خاتری تۆ مارێکم لەبەر خاتری من بۆچی نا بڵێم چی با ڕۆڵە نابێ نەوەڵڵا ئەگەر دڵی خۆ نێوێ نابێ ئەم مەسەلانە ئەبێ لەسەر دڵگۆڕینەوە و پەیمان بازی و پەیمان چێتی بێ ڕۆڵە دنیامان دیوە ئاخر بابەجان شتێکی کە هەیە گەلە جار دوای ژنهێنان خۆشەویستی دروست دەبێت کوڕم پیاو ئەبێت دووربین بێت تێگەی ئەگەر تۆ دڵە بۆی لێەیە ئەوە جیایە ئەگەر لێی نایە ئەوە ناچارم خۆمە هێنم ئەنەوەڵە مادام مەسەلەکە وای لێ هات من ئامادەم هەرچی لە دڵما هەیە بۆتی دەرخەم ئادەی ڕۆڵە ئەڵێم بابەجان من ئەم کچەم دیوە و خۆشم ویستۆ و هەر لەبەر تۆش بۆکە نەمێناوە پێوە تووە خۆشێ ئەبێ بەڵێ بابەجان ئەویش حەزی لە تۆ کردووە بەڵێ زۆر هەتا بڵێ زۆر بابەجان بەداکیشی وتووە بە خۆی داچیشی با سەر لێ ئەیە
ڕۆژناڕۆژێ سەرم دیا بابەجان زۆر زۆر بەدڵتەیانی زۆر هەتا بڵێ زۆر بابەجان بەڵام لیای بۆ چ کوڕێکی دەستدارزیەی کەواتە خەڵەتان بن نەکەی بەلای دەستگیرانی منافچی شەردە بە شەرتی خۆوازی لێ نێنم دارم بەڕۆحتاتی و چی دەستێ تەقسیم دارم بەڕۆحتا چیەکەی دیکە نەکەی بەلای دەستگیرانی منافچیەتی و چی لە دەستێ تەقسیری مەکە ئینسان کە ئامانجێکی ڕاستیە بوو لە لیان و سزا ناسرتێ خاوەن حەق هەرەگاتە ئامانج چاو دەرێهێنم های مەجا وەرە دڵایەکم بۆ بێنە چی بۆ قوربان و فەلاخەتەکەم چی بۆ داناوەشێی داناڕزێی تۆ دانیشە آخر باوکتم بۆ زەوقی سەلیمەم تێگەی چیەوە چۆن ڕووی باوکەکەی باوکی چی شەڵا نەبووایە شەڵا تۆوی ئەم جۆرە باوکانە لەسەر ڕووی زەمین ناڕوە دانیشە مەجا بەڵێ قوربان ئاخرەت و باوکتم ئەو ئاوەی ئێوە ڕسووتانە ئەبێ ئێمە وشتیکەین ئەو دنیای ئێوە چەوتان کردووە ئەبێ ئێمە ڕاستیکەینەوە مەجا بەڵێ قوربان مەجا بەڵێ تۆ حەکەم بە لەبەینمانە بزانم من ڕاستم یام بەسیوە ئاخر داوەشەی باوکتم جا قوربان من حەکەمی چی بم منێشی خزمەکارێکی داما و بە شەرتێ لە مەسەلەکەش تەقەی سەرمێ برم چی وەرە من تێگەێنم باوکم ئەوێ دەستگیرانەکەم لێ داگیر بکات وەگانێشە بەڵام باوکیشە پیاوی ناوپیاوانە و ساحێبی کیسە و مەقامی خۆیەتی خەیر ئەوەیە ئەم دنیاە پڕە لە مەرای و مەسلحەت هەتا ئەم مەرای و مەسلحەتە ما بێ ئێمە هەناسەی ڕەحەتی هەڵاکێشین آخر پێی بڵێ بەلایە نەچێ زۆر چاکە بەلایە نەچێ آخر بۆ بەلایە هاتیە بەڵێ باش داوەشێ چاکترا بەڵێ چی پێ بڵێم برم چی بەلای دەستگیرانی منا نەچێ زۆر چاکە ئای هەفتالە ئەوە بە باوکتم وتووە ئەلێ گەناوێش هەر بۆ ئەوە بۆ کەسی تر نییە کە ئەگەر ئەو ڕاستەکە با بەم مارەکە باشە میرزاجان ئەوە قسەم لەگەڵ کاتالار کرد ئەڵێ من ناماقوڵم کرد چم بەلای گەلاوێژە دەپی بڵێ بەڵێ دڵی وا بچێەوە وەڵڵاهی بۆیە هێنم بەس بەلای ئەوان نەچێ باشە ئەرە وەڵڵا باش کاتالار ئەوە بە باوکم ئەڵێ گەلاوێژی بۆ هێنموتەوە ئێدە باشە پێی بڵێ منیش داوای لێبوردنی لێەکەم الحەمدولله ئێستا هەردووکتان ڕێکەوتن و ئێمە شکرین کەوا هیچ شتێک نەبێت لە بەینتانە الحەمدولله ڕێکەوتون ئافرین بەڕاستی خزمەتکارێکی نەجیبی پێویستە خەڵات بکرێی قوربان دەستی بەپارێ هەر بۆ ماچکردن باشە ئافرین چییە؟ نەجیبە ڕەزا خورد ئەمە سیوەم فەرسەنەی بۆ کرد ئەی خوا بوو باتەوە ئەمە سەری لیاوە شێت بووە چێتی ئەی خەتیوە ئیزعاجی کوڕی ئیزعاج خەتیوە مەیمون ئەوانە ئەمە چی بوو بۆ وای کرد گوێی مارێ بابە مێشتی خۆ بەوە مەشغوڵ مەکە نازانم چێت ئەمەتیوە بۆڕە بۆڕ ئەوە نە ئیزعاجە ئەو هۆڕنی لا بەلای ئۆتۆمبیلی سەرجادەکانە بابەجان من داوای لێبوردنی لێەکەم کوڕ نەبوو هیچی وا نەبووە
دایمە کوڕ و باوک عەزیان بۆ لێک بردوونەوە ئیجا بەوە ناکە دەڕۆڵە هیچ نییە هیچ نییە باڵوجان سپاسی تایبەتیشم بۆ ئەوەیە کە گەلەوێشم بۆ هێنا گەلاوێ هێنانی چێتی و ئەمە لە بەیانیوەڵی چی مەکەی ناوی دە جیرانی بەری ئەی مچەشێت لە بەیانیەوەی گوچێڵی چی هەتی و تۆ دەم شێتری ئەگەر ناوی بەری هەتی و دارم بە ڕۆحتا چاو دەرێنم فەلاقەتەکەم بێبەریوەکەم دەرێەکەم دارم بە ڕۆحتا چاو دەرەهێنم ڕەزا کورد تم لە چڕ و چاوی تم لە منزەرە و پیسی ناسرین شەرتە بێبەری و بکەم دەرێ بکەم ئای مەدوانە زورم هەر چاوە چاوم بوو هەر بەزای باوکەوە بوو تەماشاکەم لە بن دارێکە ئامەی شاد بووانێ هەرچی پارەکان و دیەکانی هێکات چۆن ئەمە پێکرا خوا بکرێ ئەمە لەبەر خاچی تۆ ئەو بۆ هێنایی ئەزانم دەی نییە خێرا با بڕۆی بڕۆ ئەی هاوار دەستمەگرن کام خۆشمەگرن لیرەکانم ئەی پیاوانی عەدالەت ئەی قانون وەرە جەلادەکان جەداران خەن هەموو شارە واتن وەڵا لەی دۆزمەوە خۆشمە لەواسم لیرەکانم ئێستا بەدەستنا بازیەکەوە هەن کێبێ زەرەتان لێبێنێ لیرەکانم هەموو شار هەڵواسن پۆلیس ماڵیان کاول کردم وڕیان کرد بە سەرما لیرەکانم کوڵەکەی ڕۆحم بوو مێرزا ئەتوانی پیشانمان بەی شوێنەکەی کەسێکەی لێکراوە لە باخەکایە گەورم با بڕۆین تەخفیتێکی ئەم شوێنم بۆ بکرا مەڵە گەورە ماڵیان کاول ئەم بەزووی مەڵێ مێرزا ئەم دێو چۆن لێکرا والله من ندوزنەوە کات لێوەشەکەم تۆ بێرەنگ بە خۆم شارەزای دۆزینەوەی سویم لێ گومانم کە بۆ دەدۆزمەوە بەڵام نەتانوت سنووخەکە چەمی پیا بوو کە
هزار پێسەری رەیسون پارەیەکی زۆر و درێژی یەکجار گەورەشە ئەسوار هەر گەورە تاوانی وا ڕووی ناوە باشە میرزا شک لە چێ ئەکەیت شکم لە هەموو کەسێکە شکم ئەوانەی لە چایخانەکانە زاری تاوەفرێن و قسەی دلەکەن شکم لەوانەیە دەرە لە خەڵکان شکم لەوانەیە لە خۆیانەوە لە خەڵک مۆڕەبنەوە و لە سەردادەکانەوەستن شکم لە هەموو کەسێکە وەک تۆڵی وا نابێ میرزا ئەبێ ئێمە لە پێشا هێمن و لەسەر خۆبین کە دزەکەمان دۆزیەوە ئەو کاتە سزای ئێ سەری بڵێن خۆتان سەری بڵێن هەری واسن کەوری کەن بەبینە قاقا دزەکان واسن نەخێر قوربان جسکەکە ئەتی و بێ خەڵکەی کاتی جسکە ئامانن میوانەکان والله بێ بریانیەکتان بۆ دروستکەم دەست و قاچی پێ بخۆن میوانی چی و بریانی چی و دەرەماژی چی ئەوە معاونی پۆلیسە و بۆ تەحقیقی دزیەکانوە هەمووتان بەگوێ بەلوود بەلولاک بەسم بێڵ هەڵبواتیە قەتی و قسەکە قسەی چی بکەم وەڵام قسە لەمە بەلەزەتر نابێت لێگەڕێ میرزا هەر کە چاوم بە تۆ کە و بە پڕێکی باش هاتی لە پێش چاوم وە کارێکی واش مەکە کە حەبسێ بکەم ناژڵێن تۆ بردووتات بەس ئەزانی چێت دیوێتی پێمان بڵێ دەی پڕی باش بەذاتی خوا ئەمە ئەو ڕۆژەیە کە من بۆیە گەڕام نچا شەقی دڵشادێ بیر نەچێ شەر بێدارێ بم بە ڕۆح تا دڵشادی ناموبارەک هەتا ماوی پێوەی بنارێنی ئەتیوە بۆڵە و لە چیە لێی گەڕێ میرزا ئەوە پەراوەی قسەکردنەکە ئێستا هەموو شتێکمان پێ ئەڵێت قوربان ئەزانم دزەکە شێ کێ وەڵا دڵشادیکی هەڵگری ماری میرزا مەحموود چۆن دڵشادی چێی بڕوا و متمانم ئێستا دزیم لێکە هارە وەڵا لەو زیاتر کەسیکە نییە بەڵام ئەبێ بەڵگە هەبێ بۆ ئەم قسانەکەیکەی ئەی چۆن چییە؟ پیو لەو شوێنەی پارەم لێ شاردەبەوە بسوڕێتەوە ئەی چۆن؟ ئایە وەڵام من دیم لەو شوێنە کە تۆ پارەکە لێ شاردبەوە ئەو ئەسوڕایەوە لەو شوێنە باشە تۆ لە شوا شاردبووتەوە باخەکە هەتەواوە بێ قەزابی دیم دەور و خولی باخەکەی یابوو باشە لە چیا بوو؟ لە چیا بوو میرزا؟ لە سندوقێکا بوو هەتەواوە دیم سنووقەکەشی لە بندەسا بوو وەرە کە سنووقەکەی لە بندەسا بوو؟ ئارە وەڵا خۆم بە چاوی خۆم دیم سنووقەکەی ئاواهی خستبە بندەسیەوە باشە چۆن دروست کرا بوو؟ دروستکا بوو هەر وەکو سنووق دروستکا باشە بەڵام گەورە بوو یا بچوو؟ پچکۆلە بوو نە گەورە بوو یا بچوو؟ گەورە بوو پچکۆلە بوو باوکم دەآخر تەواوە بێ قەزابی پچکۆلە بوو بەڵام ناواخنەکەی گەورە بوو باشە ڕەنگی چۆن بوو؟ ڕەنگی سوور نەبوو میرزا سوور بوو یا سوور نەبوو؟ سوور بوو
بەلای شینێکی تۆخای ڕوانی کەبێ خەزابی ئاخر سوورەکە کاو بۆ بەلای شینای ڕوانی أنا والله ما أقول بك دردي تواو خويتي قسەکانی وەرگرە مرزا ڕاوەتە با بەڵگەی زیاترمان دەست کرد بەڵام خوا ئەوە خۆشی هاو بەڵام ڕاستی مەڵێن ئەو پێی وتوین وەرە پێشەوە چۆن ئەمە پێکردم هیچ تاوانی نەیگەچێ چۆن توانی و لێی گەڕێ مرزا ئەڵێ چی گەورم ئەوە خۆ هەڵاکەی ناکەس بەچە پێم بڵێ چۆن توانی وەم دەڵێم بۆ بنێیتەوە و چایوانێ پێی کردی گەورم بۆ ئەوە نەهاتوم ئەم قسانم پێ بڵێ ڕاستە هەندێک ئیشی وام کردووە کە دڵی پێی تەنگ بێ بەڵام شانی ئەوەیە کە لێم ببووری وەرە دەی دەست وەس بە داریە پێم بڵێ چی پێی کردی چۆن ناتەوە و کیامەی پێ کردی مرزا زۆر باش بزانە کە کەس پێی نەکردوم بەڵکو ئەوەی ئەمەی پێکردم خۆشەویستی بوو پاڵی پێوە نام کە ئەمە بکەم خۆشەویستی لیرە و ئاڵتوونەکانم مرزا مەحموو هەموو لیرە و ئاڵتوونەکانتم بیتێ نامەوێت من بتەبێ بەڵێ تۆ بمەیتێ بۆ دزیەکە و ناکەی بە خاڵات بۆ ناکەی بە خەڵات ناکەن بەچە بۆچی گەورم ئەوەی من کردومە تۆ ناوێنی دزی ئێمە پەیمانی بێگەشتن نامان نابوو بە یەکتری کە بۆ یەک بین و بۆ یەک بین وەسیەتی وەڵی قسە لەگەڵ دەستگیرانەکە تاکەی بەڵێ مرزا چونکە کچەکە دەستگیرانمە و پەیمانمان ناوە بە یەکتری هەتی و ناوی کچم بۆ خەیتە ناو ناوانەوە پێ دەڵێم مرزا پەیمانمان ناو بە یەکتری کە بۆ یەک بین و بۆ یەکیشە بین مەشلەک بە تێکی تر ناوی خۆی و کچەکەی بخەرا مەحضەری تەحقیقەوە مرزا کچەکە ناوی چییە؟ پرسنگ قوربان مەعاون بە جەنابی کاک دڵشادی ناموبارەک ئەمەشی کردووە بین وەزبەتە ئەمە سەربارەی باران گەورەمە بێمەتی واڵ بۆ هاترێ مرزا ئەتوانین کچەکە ببینین مرزا مەحموو ئەگەر بمناسن ئەم قسانم پێ ناڵێم ئەوە ئەبی هەڵبواتریت ئەوە خۆشی هات دەکدارزەی داوەشەی بۆ چ کچێکی شەرتەدارێ بەم بڕوەحتا ئەم سالی نەبێ ئەم هاتیوە دەش هەڵەواتن وا بابا ئەگەر ئیشەکە ئەوەنە گەورە بکەی ئەگەر وەکو منی بناسی بۆ دەرەکەوێت سەنمەرد پیاوە هیچ نەبێ لە خمکانە ڕووزگاری کردە کاشکی بخنکای تایە و چارەم چارەیەمە سیوەزلەی نەبینایە مرزا مەحموو ئەگەر بمناسن ئەم قسانم پێ ناڵێم چونکە ئەگەر ڕۆژم بەم ڕۆژە نەبووە ئێستا کوڕی پیاوێکی کێ بووم بەڵێ کوڕی حاموڕابی ئەبوویت ئای مرزا بۆ خاتری خوا چی خەوماوە مەعاون و فۆلی دەبینم لە ماڵەکەدا إن قومي صديق بعد معلم كاول بو وركرا بسرما أمهتي وترني بيام سيدا جيكرد موتي بطرم دانا بو باركاني تسيم كتيدا جيكردو مرتي وبيالبوان جان مرزا جان من چۆن بە ئافرەتێ ڕازی ئەبم کە حەز لە یەکێکی کە بکە خۆ ئەمە بە زۆر نییە میرزا ڕجال یەکەم بۆ پارەکانیشی ئەوە مەعاون بەگ لێرەیە هەوڵێکی بۆ ئەینە ئەیدۆزینەوە ئەی گەورم
ئەبیا ئەما دیوەڵ بۆ حەزرێت هەتا بەڵگەی تەواوم دەست نەکەوێت ناتوانم هیچ بکەم میرزا مەحموود شان و شەرەف و بنەماڵەیەکی ئەوتۆمەیە کە دەم قوتێم قسانە بکەم بۆ ئەمەش بڕۆ لە هەموو مەریوان پرسە بزانە ئایا ئەمە ڕاستەیان نا میرزا هەم دەمڕووتە زۆری بەدەستێ و کەمی دەرسە کوڕی گەنج قسەکانت زۆر جوانە بەڵام دڵنیابە لە بەردەمی یەکێکا قساکەیت کە هەموو مەریوان ئەناسێت باشیان نەناسیت بەڵێ ناسی ئەگەر بیان ناسی دیارە ڕەسوڵ ئاغا ناسی و ئەزانی چییە ڕەسوڵ ئاغا دڵنیابە هیچ کەسێک نییە لەم جیهانە وەکو منی ناسێت باشە ناسیت زۆر چاک لە خۆم زیاتر ئەوەش بزانە کە من کوڕی ئەوم چۆن کوڕی ئەوی بەڵێ کوڕی ئەوم باشە چۆن بڕوا پێ کوڕێکە کوڕی ڕەسوڵ ئاغای ڕەسوڵ ئاغا بۆ 16 ساڵە تێ خۆی و ماڵ و ماڵی لەناوچوو کورا باوکم ماڵم بەگڕدان یەکەم پارەکانم ماڵەکەمیان کرد بە دایرەی نفوس و تەکنیس ئەمە چییە نادی تەعارفە لەسەر خۆبە بازانین ئەڵێم چی باوکم من پشتم شکاوە بێدەم باشە کوڕی گەنج قسە بکە چۆن کوڕی ڕەسوڵ ئاغایت بەڵێ کوڕی ڕەسوڵ ئاغام وەکو ئێستا وتیشێ ڕازەکەی چونکەوە بۆ 16 ساڵە چێت کە من ئەم کارە ساتە ڕوویاوە بەڵام بەهۆی خزمەکارەکەمانەوە کە نەریمانی ناو بتوانیم ڕزگارم بێ و بگەمە ئەم تەمەنە بەهۆی گەڕان بە شوێنیانە باشە چۆن ڕزگارتان بوو بۆم باسکە بۆم باسکە وەکو خۆ دەڵێی ڕەسوڵ ئاغا باشە ناسی ئەبێ ئەوەش بزانی کە بەهۆی کەمی کەشت و کاڵ و ئاژەڵەوە باوکم هەرچی مڵک و ماڵێکێ بوو فرۆشتی و هابەم دیوە ڕون و ئاشکرایە بەڵێ لە بیرمە ڕۆژێک بوو لە ڕۆژە ساردەکانی زستان هاتین بەم دیوە ڕۆژێک بوو بەفرەباری کە گەیشتینە دەربەندێک بەفرتیا کلیلەی کردبوو هەرچەندمان کرد نەمانتوانی تا دەرچین شەومان بەسەرا هات بۆ تا ئاها بەفر زیاترە باری خۆمان پێ نەگیرا و هەموو لە فەلوپۆ کەوتین باوکم کە چای بەمەکە و لە بیرمە خۆی پێ نەگیرا تاویە ئەسپەکەی بۆ ئەوەی بچێت دێک بدۆزێتەوە بێن بە یارمەتیمانەوە بەڵام ئەو ڕۆشنەی باوکم ڕۆیی هەر ئەوە بوو گەڕانەوەی نەبوو ئێوە باسی چێکەن وەرن ئیفادەی خۆتان تەواو بەن و ئێمەش با بڕێین معاون بک ڕجادێکم وازە لێ لە باستە بکە باوکم ئەم خورشید و خاوەرە نەبرایەوە یان گەڕێنێتدا باوکم لە پشتم شکاوە پارەکان بڕێتەوە یەکەم میرزا دەستم دامێنێت ئایی وازە لێ لە باستە خۆدا هێستا ئاخر باوکم ماڵم کاول بووە ئەمە چییە دەستم دامێنێت لە باوکم زۆر ڕێگای بۆ باستە بکات دەی خێراکە کوڕی گەنج وەکو ئەڕێ من کوڕی ڕەسوڵ ئاغا چ بەڵگەیەک هەیە بۆ ئەم بەتەنهاتەی کە ژێراتەوە چ بەڵگەیەک هەیە دەری بەڵێ ئەو ڕۆشنەی باوکم ڕۆی گەڕانەوەی نەبوو سەرماش تاها جاتر تەنی پێ هەڵەشنی دایکم و خوشکم دەستیان کرد بە گریان داوایان لە نەریمان کرد کە هەرچۆنێ بە من ڕزگار بکات نەریمانیش منی کردە کۆڵ و بە پاڵ شاخێکە هەڵی ژێڕام تا شوێنێکی دۆزێوانێ و لە پەنایەکە داینا بۆ ئەوەی نەمرم بەڵام کە گەڕایەوانێ بۆ لای دایکم و خوشکم لەوێ نەمابوو تر منیش لەو ساوە بەدوانە ئاگەڕێم بۆ هەر ئەبێ بیان دۆزمەوە چونکە دڵنیام کە نەمردوومون و هەر ئەیان دۆزمەوانێ بەگەر چیە بۆم بەسەرهاتە بڕۆ لە نەریمانی خزمەتکار پرسە بزانە ئایا ئەمە ڕاستەیان نا هەر نەریمان بەس نییە جگە لەوەش ئەم موستیلەیە کە تەنها یادگارە لە باوکمەوە بۆم بەجێما بێت وە لە بیرمە چ ڕۆژێک بوو کردە پەنجەی خۆم و خوشکەکەم
هەموو جارێکیش کە سەیری ئەم مستیلەیەکەم لە موچاوی دایکم و خوشکم و باوکمێتەوە بەخشاو و تەنها یادگارە کە لای منەوە لەوانەوە مابێتەوانە. سەکانت ڕاستە و بڕوان پێکردی. ئێستا بۆم دەرکەو کە برانی لە دایک و باوکیتین. چۆن من چۆن بڕواو پێ بکەم کە تۆ خوشکمی و لە دایک و باوشەشین؟ چ بەڵگەیەکە هەیە کە من بڕواو پێ بکەم؟ منیش هەمان مستیلە کە باوکم لە مناڵیدا بەیەکەوە کردیە پەنجەمان بۆ یادگار. ڕازەکەیت منیش بڕوام پێکردی کە تۆ خوشکمی و جگەر سۆزمی، بەڵام تخوا خوشکێ کە لە ئێمە جیابوونەوانێ و ڕۆشن و نەگەڕانەوە چیتان بەسەرا هات و چوون بۆ چوە؟ دایکم بۆی گێڕامەوە هەر نەریمان کە تۆی بردۆ درەنگ گەڕاوەتەوە. لەو کاتەدا کاروانێک هاتۆ ئێمەی ڕزگار کرد، بردیانین بۆ دێیەک لەو سابەک و لە مەرگی ژیانین تا گەیشتوینەتە ئێرە. سپاس بۆ خوا، سپاس بۆ خوا کە چاوم پێوکەوتەوە خوشکی شیرینم. سپاس بۆ ێزدانی گەورە. ئەی خوا چەند دادپەروەری، چەند یاریدەدەری داماوانی، وەرنە پێشەوە کوڕ و کچە خۆشەویستەکەم، وەرن با تێر بۆنتان بکەم تاسای دوورین بشکێنێتان. وا بۆ 16 ساڵێکە دەقیقەیەک خۆشیم نەدی. من باوکتانم، تۆ باوکمانی؟ ئەرێ نەبڕاوە تۆی ئەو باوکەی ژیانم برد بەسەر بەگەڕان بە شوێنێ؟ من باوکتم کوڕی ژیرێ. بەڵام توخوا بابەکە ڕۆشتی و نەگەڕایتەوە بۆ لامان چی بەسەر هات و چی بۆ چوە؟ باز بۆ خۆی گەورە کەوەیەک شاوشکر بووینەوە. پێم بڵێ چی بۆ چوە بۆ نەگەڕایتەوە بۆ لامان؟ کوڕی شیرینم تااندا ڕیم لەوەی کە نەگەڕامەوە بۆ لاتان، بەڵام با بەسەر هاتی خۆمە بەمژێرمەوە کە لە ئێوە جابوومەوە تاوندا ئەسپەکەم بۆی دێک دۆزمەوە. بەڵام لە گەرمەی غارە بووم کە خۆم ئەسپەکەم کەوتی لە ناو شیوەکەوە بەفر لێواودەی بوو. هەرچەنم کرد و کۆشە دەرەسانم نەبوو. بە هەزار دەرەچەری توانیم ڕزگارم دێ. بەسەر پشتی ئەسپەکەمەوە بووم کە لە دوورەوە دەیەکم بەدی کرد کە چوومە پێشەوانێ، چوومە ماڵێکەوانێ، ئاگرێکیان بۆ کردمەوانێ، لەسەرمان ئازمانم شکا بوو. بەڵام هەرچی چوانێک بوو هاتمەوە هۆشخۆ کە هاتمە هۆشخۆ میستم بگەڕێمەوە بۆ لاتان. بەڵام ئەهلی هەوایەکە پیاوچاک بوون وتیان نانین تۆپی خۆمانەچی. بەڵام کە هاتبوون ئێوان نەدی بوو کوڕی شیرینم ئەمەک بەسەر هاتی منە. بەڵام سپاس بۆ خوای گەورە کە بە یەک شاوشکر بووینەوە. کچێ شیرینم، کوڕی شیرینم. ماون باش ئەم تاریخ ڕاپێتە ئەمە جێبەزاری ئەسبوو کەر و قەلەمون من پارەم دراوە پشتم شکاوە لەسەر خۆڵا هەڵەی دۆزینەوە. میرزا گیان هاوڕێ شیرینم میرزا، ئەمە کوڕمە. کورتا کوڕمە بەندی جگەرمە. بنووسە کوڕیەتی بنووسە قوربان بنووسە کوڕمە. کورتا کوڕمە میرزا. دەکەواتە ئەوەی دزیویەتی دی بژێرە. دزی چی میرزا؟ پارەکانی دزیوم. کوڕی من دزی ناکات. بۆ نایکا بەختی من بۆتە مۆدە و ئوسوول. پێم ناڵێ کێ پێی وتی کوڕی من دزە میرزا؟ متەی بۆ کرد متە کوڕم، متە کوڕی من دزە. وەرە قوربان وەرە متە لەمە و پێش چی وت؟ وەڵڵا باوکم من ئەگەر شتی وام وتبێ زمانم بەبڕین چێ. تۆزێ لەمە و پێش وات وت. ئەی تاوان بارە تاوان بارە کەس تاوانبار نییە بابا. ئەگەڕێ بەی گەلاوێشخان بێنم ئەوە پارەکانێ بۆ ئەگەڕێتەوە. خوا
یا ئەبێ واز لە گەلاوێشخان بینی یا واز لە پارەکانێ بینی لێی کەم نەبووەتەوە کە تۆ سووری لەسەر بڕیاری خۆ ئەوە بێ گەلاوێشخان دایکی بانکا و لە من و تۆ یەکێکمان هەڵبژێرێ هەردایکم بەس نییە چونکە خوا شاد و شکری کردوینێتەوە بۆ باوکە بە نرخ و برا شیرینە مەتوانی خوازبێنی لەوان بکەیت کچی شیرینم خوا بۆ ئەوەی نەناردوم کە بم بە کۆسمی سەرێتان میرزا ڕجات لێکەم کچێکی شۆخ و شەنگ کوڕێکی دەنج هەڵەبژێرێ نەک پیاوێکی پیری بە ساڵاتی وەکو تۆ خوا بگری ئاوا ڕەباناوی خوای دەبینین ئەم دووشایە بژێڕێن بۆ خاتری خوا میرزا من پشتم شکاوە پارەم دزراوە ڕجات لێکەم پارەکانی ئێستا بۆ ئەگەڕێتەوە خوا نەبەت ئەو پارانەی بێنە و ڕوو چاو لە دزێکی ئەسیلەت هەیە لیرەکانم پولەکەی ڕۆحم لیرەکانم بۆ خوا شاید بن یەک فلس یەک منکر نایم بە جیازی میرزا ڕجا لێکەم گورە وەرەوە سەر خۆ هەموو مەسرەفێک لەسەر من ماری دنیا چڵکی دەسە میرزا ئینسان پارە دروست دەکات پارە ئینسان دروست ناکات میرزا وە تۆرەی چی پارە بۆ خۆشی و خێری ژیانە نەک بۆ صدیق بەک ڕەسوڵ ئاغا و کۆمەڵێ ناوی تر ئاوا لە دنیا گەیوی دووشت ئەساسا نفوس و نخود بەڵام زۆر چاک بزانە میرزا ئینسان پارە دروست دەکات پارە ئینسان دروست ناکات ئەوە دوو جارە وتەوە بۆ بەڵام دڵنیابە لە هەمان کاتە پارە عەبدی ئینسانە ئینسان عەبدی پارە نییە ئاوا لە پارە گەیوی بەڵێ پارە عەبدی منە من عەبدی پارە نییە کەواتە بەم مناسەبەتەوە هاتێزنم بۆ بکە بەسەر چاوەکانم هەردوو خاتێجت بەڵام لە پێش ئەوە بنێرە بە شوێن مەلا بابێ گەلاوێش لە سالار و پرشنگیشە دەرشاد بارە بکەین بۆ ئەوەی ببنە هۆی دامەزراندنی بنەماڵەیەک کە بناغەکەی لەسەر پاکی و ڕاستی دانابێ نەک لەسەر پارە پەرستن و پیسکەی باش بوو خۆیان ڕێکەوتن ئەو ڕاپانە کۆکەرەوە با ئێمەش بڕۆین بەڵام ئێمە زەمان هەرەوێت ڕجات یەکەم واسە لێکۆڕینەوە مەسەلەکەی تاوانبار نییە نا ئێمە بە تاوانبار دایانی خۆم بۆ مەسەلەکەی ئێمە لاتان چێکانەکەیە ماون پاک فەرموو میرزا خوا ئەمتێ ئەگەر تووشی مادێ نەکەی لە مەوادی عقوبات بۆ جارێکی تر میرزا بۆ جارێکی تر باوکم من برێم چی جاری پێشوو ڕاستم وت تیان هەڵا ئەم جارە درۆم کرد هەر تێم هەڵەیە پیاو بەرە و چۆ شایەتمان بێنێ بەڵام ئەبێ ڕاست بۆ بێتی و ئاوا ئەم جارە لی ببوورە خواگارتان لە قوربان جاوت یەکەم کە بە خاتری خوا ئیتر ئێوە وەرنەوە سەر خۆتان و هەوری سزانی خەڵقی من هەزار بەڵام مالە پیسکەیی لە سەرپیری لە ڕیایی لە درۆ
بەڵام ما لە هەموو کردارێکی پیسی چەپەڵ کە جیان و خراپە بە خەڵکی ئەگەین. بابەگیان زۆر سپاسی پیاوەتی دەکەم با بچین بۆ بینینی دایکم. نا کچی شیرینم لەبێ برین ئەنجا ئەچین بەلای دایکەوە نەک ئێرزا پەشیمان بێتەوە. ئەخی جیازیم نییە یەک فلس یەک منقر نایم بە جیازی تەماشای کردی. لیرەکانم 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 درەکان لێهێنم ناکات گۆڕمەوە لیرەکانم نایەڵم دەنگ هەڵهێنم لیرەکانم لیرەکانم